بەڵێ چینە لای کۆتا تۆر و گفتوگۆی ئەمڕۆمان باس لە ڕێخستن و گونجاندنی دیوارەکانی ناو ماڵەکانمانەکەین لەگەڵ دێکۆڕیشتنی نێو ماڵەکانمان بێگومان بەردەوام لەگەڵ دروستکردنی خانوویەکی تازە یاخود چوونە نێو ماڵێکی تازە ئێمە گرنگی بە کۆمەڵێک لە کەرەستە و پێداویستیەکانی نێو ماڵەکە ئەدەین گرنگی بە دانانی گڵۆپ ئەدەین گرنگی بە ئەو ئەکسسوارات و سورەیانە ئەدەین کە چۆنی بە سەقفەکەەوە ڕێخستنی بۆ بکەین و هەڵی بواسین و هەروەها گرنگی بە دێکۆڕیشتنی ناوماڵەکە لە ئەساسی ناوماڵەکە قەنەفەیە و ئیتر لەو حێ و لەم بابەتانە ئەدەین بەڵام خۆی لەم نێوەندەشە دیوارەکان دەورێکی گرنگیان هەیە بۆ جوانترکردنی ناوماڵەکە. اینجا ئێمە ئەمڕۆ باز لەوە ئەەکەین کە چۆنی ڕێخستن بۆ دیوارەکان بکەین لەگەڵ ئەو پارچانی کە لە نێو ماڵەکە دامان ناوە لەگەڵ ئەکسسواراتی ناو ماڵەکە چۆنی ڕێخستنیان بۆ بکرێت لەگەڵ لایتینی نێو ماڵەکەواتە ئەو ڕووناکیی کە لە نێو ماڵەکە بەکارهێنراوە گفتوگۆیەکی چڕوپڕ بەوری لەسەرم بابەتە ئەەکەین بە میوانداری بەڕێز شۆخ شیروان کە بەڕێزیان دیزاینەری نێوماڵ و ئێستا لەگەڵمان ئامادەیە سلااو لە بێخات شۆخم کاتتان بەخێر سەرچاوان با دەستپێک لەوە دەست پێ بکەین پێویستەکە ڕێخستنی دیوار لەگەڵ دێکۆڕیشتنی ناوماڵ بە شێوازێک بێواتە دەست بەجێ کاچیدا نێو خانوویەکی تازەوە پێویستەکە ئێمە چی بە مێشکمان نابێ بۆ ئەوەی کە لەگەڵ دیوارەکانە ئەنجامی بدەین بۆی کە ڕێخستنی بۆ بکەین لەگەڵ دێکۆری ناوماڵەکە. زۆر چاکە یەکەم شت کە دەستەکەین بە دیزاینێکیان بە دەردی خۆتان دەکۆریشنێک کە کەسێ خۆی بکە لە سپیسێکە لە فەزایەکە یاخود بۆشاییەکە ئێمە ئەتوانین دیزاین بکەین بۆشاییش پێگێ لە ئەرزی ماڵەکە یاخود ئەرزی ئەو شوێنە دیوارەکان سەقف پاشان ئەساسەکانی ناوی وردەکاریەکانی ئێمەش بابەتەکەی ئەمڕۆمان لەسەر یەکێکە لەم ڕێگانەی ناو ئەم بۆشاییە کە دیوارە کە فقرێکی گرنگی دیزاینە یاخود دیکۆرکردنی ئەو دیوارانەیە بۆچی لەبەرەوەی لە ئاست چاوی ئینسانایە چەندێک سەقف کاریگەری هەیە چەندێک ئەرز کاریگەری هەیە دیوار لە هەمویان ئایتمێکی بە قۆترێ کە بڕگەیەکی بە قۆترە لەبەرەوەی زۆرترین شتێکە ئەکرێتە بەرچاومانە بەڵام بیرمان نەچێ هەر هەموو ئەمانە بەیەکەوە باوەشەکەنەوە بەیەکەوە و ئەو دیزاینە تەکمیلە ئەکەن یعنی ئەوە نییە دیوار بەتەنیا بتوانێ هەموو براوەی هەموو دیزاینە جوانەکە بێ نەخێر بەیەکەوە. ئەوەی کە زۆر گرنگە زۆر جار کاڵی هەمووی بەیەکەوە بۆیە حەزم کرم پرسیارەکەم ئێستا تازەترین کار چۆتە سەر ئەوەی کە ڕنگ و لایتین و شوێنەکە زۆر کاریگەریەوە لەسەرەوەی کە تۆ دیوارێکی جوان لە ماڵەکە تاڵبژێ چۆنە ئەمە چکە بە پێی شوێنەکانی ژەکۆڕە تۆ لە شوقەیەکا بیجیاوازترە وەک لۆی خانوویەکی ئەرزی ژوورەکان گەورەتر بەئەکیدی زۆر ڕاستە ئەو قسەیە نەک لە تەنان نەک لە بۆ ناوماڵیش بۆ پرۆژە بازرگانیەکانیش لە کلینیکێکی دکتۆرەوانێ فەرقی هەیە بۆ ئۆفیسێکی محامیەک ئەمانە هەر هەمووی بەپێی یاخود لە ژوورەکەون بۆ ناو ژوورێکی تر لە ناوماڵەکە تا لە نووسنەوە بۆ میوانەکەت فەرقی هەیە بەڵام ئامەتەن چۆنیە ئێمە لە دیزاینە چەند ئێلمنتێکی دیزاینمانە چەند توخمێکی دیزاینمانەیە بێڕەچاوی ئەم توخمانەکەین بەپێی ئەمە وەکو بڵێ ستانداردێکە بۆ هەموو دەستپێکی دیزاینێک دیزاینی دیواریشی هەر شوێنێک بێ یەکەمیان مەوادە دووەم ڕەنگە سێهەم ئینارەیە چوارەم ئەو تێکسچەرەیە کە تیایەتی چەند فۆرممان هەیە ئەمانە لە چیە بەدیانەکەین هەر شتە و ئەتوانین بۆ دیوارێکمان هەبێت ئەتوانی بە سلاب بەکاربێنی کە ئێستا تازەترین جۆری مەوادە و خەڵکیش زۆر بەدڵیەتی بەتایبەت لە ژووری میوانە لەگژەویێت بە ئەو دیزاینەی کە هەتا فاخری و کەشخەیەکی هاتێ لەبەرەوەی مەوادێکە لە مەڕمەڕە چێ لەمعەیەکی تایبەتی هەیە ئەمەش بە بەشێک ئەتوانیت بەکاری بێنی باشە خات و شۆخ باسی ئەو مەوادە تایبەتت کرد کە لەمعەیەکی جوانی هەیە من لە وێنەکانی شابینیم ئێستا وێنەکانیش کەمێکی تردا ئەبەزێت و کابینەرەکانیشمان ئەیبینین بەپێی جیاوازی ژوورەکان چۆنی گۆڕانکاری بەسەر دێکۆر یاخود دیزاینکردنی ئەو دیوارایە کە تۆ ئەتەوێ ڕەنگێکی بکەی یاخود ئەتەوێ لەزگەیەکی بکەی یاخود ئەتەوێ ئێستا ئەو مادەیە کە تۆ ئێستا ئاماژەت پێکرد ئەو مادەی تیا بەکاربێن یعنی ژوورەکان بۆ نمونە ئەگەر ژووری نووسن بێ ئەگەر ژووری دانیشتن بێ ئەگەر ژوورێک بێ
تایبەت بێ بە مناڵەکانمان ئەگەر ژووری چێژدەنان و نان خواردن بێ ئەمە گۆڕانکاری بەسەر جۆری ئەو موادایەت کە تۆ بۆ دیوارەکە بەکاری ئێنی بۆی ڕێخستنی بۆ بکەی لەگەڵ ژوورەکە بە دڵنیاییەوە فەرقی زۆر ئەکات لەم بابەتەیە بۆچی لەبەرەوەی هەنێ مەوادمان هەیە کە لەم ئەو ڕفلەکشنەی زۆرە ڕووناکی دانەوەی زۆرە بۆ ژوورێکی میوان زۆر کەشخەو جوانە بەڵام بۆ ژووری نووسن سارد و سڕیەک ئەیا بە ژوورەکە ئەمیژە بێ بە ڕێژە بزانین چۆن بەکارێ ناڵێن ناکرێت بەکاری نەهێنی بەڵام ئایا بەپێی سایکۆلۆجی و بیر و بۆچوونی کەسەکان فەرقەکە سەبنە ئەتوانیت ئەگەر کەسێک نامرتاح نەبێت بە ڕووناکی دانەوە ئەتوانی بەڕەن نەهادیەکان بەڕەن تاریکەکان لە نووسنا بەکاری بێنی بۆ ئەم سلابەی کە باسمان کرد لە ژووری میوان ناتوانین بەڕەنێکی زۆر کراوە و بە چەندها جۆری جیاواز بەکاری بێنی بە ڕێژەیەکی باشیش بەڵام لە نووسنا بە ڕێژێکی کەمتر دەتوانین بەکاری بێنی بەڕەنە ماتەکان ڕەنی ڕەش بێ ڕەنی ڕەساسی بێ بەمانە بەکاری بێنی بۆەوەی تەسیری نەبێ لەسەر دەرونی ئەو کەسە بە تایبەت ژووری نووسە ژوورەکە بەتەواوی ئەبێ بیر لەوە بکرێتەوانێکە ئەم شتانە ئەزێتی مێشکنێن لە کاتی خەوا لە بەرەتا بێڕەچاوی چی بکەیت بۆ کاتێک کە دیزایانی دیوارەکە یاخود دێکۆرێک کە بتێ بۆ دیوارێکی بکەیت لەگەڵ ژوورەکانە هەر ژوورێک کە تۆ بێگومان جیاوازی خۆی هەیە ئەبێ ڕەچاوی چی بکەیت لەم بابەتە ئەگەر ژووری دانیشتن بوو ئەگەر ژووری خەوتن و نووسن بوو ئەگەر ژووری ناخواردن بوو ئەبێ ڕەچاوی چی بکەیت لەم کاتە هەڵبژاردننی ئەو لە هەڵبژاردنە وەکو باسم کرد یەکەمیان ڕووناکی دانەوە ڕفلەکشن لەگەڵ ڕەنگە و هەروەها عینی شێوە ماتێتی ئەو مەوادە کە هەر دیسان ڕووناکی دانەوەیە ئەمانە زۆر زۆر تەسیریان هەیە بمونە ئاوێنێک لە ژوورێکی نان خواردنا زۆر شتێکی باشەکە یاخود ڕەنگێکی خەنەی باو پرتەقاڵی سوور ئەم ڕەنگە زرد ئەم ڕەنگە گەرمانە لە ژووری نان خواردنا زۆر کاریگەری هەیە بەکاربێنرێ بۆچی لەبەرەوەی وا لە کەسەکە ئەکات باشتر کردداری هەرسکردنی ئیش بکە ئەمە شتێکە زۆرە لا سەیرەبێت چۆن کردداری هەرز ڕپتی هەیە بە ڕەنگەوانەیە یاخود چۆن دەردانی میلاتۆنین یاخود ڕژێنی ئەخەو ڕپتی هەیە بە ڕنگ و ڕووناکی دانەوە ئەمانە بەڵام زۆر زۆر ڕپتی هەیە لە هیری فەنکشۆی هەیە گەر بیسبێتان ئەڵە نابێ ئاوێنە بەرامبەر بێدەکەت بێ لە بەرەوەی کاتێ خەوتویت ئەو ڕفلەکشنەی تۆ ئەو ڕووناکی دانەوەی تۆ کە لەو ئاوێنەیە ڕنگدانەوەی تۆ لەو ئاوێنەیە دەرەکەوێتەوە وا لە ڕێژەی میلاتۆنین ئەکا بە باشی دەرنەدرێت یاخود عینی شێوە ئەبێدە و ژووری نووسنەکەت لە کاتی خەوە تاریکێکی پێویستە هەبێ لە بەرەوەی بە تەواوی مێشک ئەم ڕژێنە دەربات و بۆی کە هەستای لە خەو ئیسراحەتێک تەواو کرد بێت جار هەیە خەوتوی تێر بەڵام کە هەڵ ئەستیت تێرنە یعنی مرتاحنیت هەستەکەی خەوەکە خۆش نەبووە بەبێ ئاگاو لە خوو بێت ئەم ڕووناکی دانەوەیە ئەم ڕێژەی ڕووناکیە ئەم ڕەنگانە تەسیریان هەبووە لەسەر خەوەکەواتە ئێستا زۆر هەوڵەدرێ ماڵ قڕەباڵق نەکرێت یعنی زۆر جار دیوارێکی سادە تابلۆیەکە بەڵام یەک ڕووناکی زۆر زۆر گزیان لێەوە جوانێکی زۆری بەخشی و بە ماڵەکە کامە تۆکو دیزاینەرێکی ناوماڵ تا چەند گرنگە کاری هوەری هەبێ لە ناو ماڵەکەتدا یعنی شتی زۆر سادە و کەم بەڵام شتێکی خۆشی بە تۆ بەخشێ باسی ڕنگمان کرد بۆ ئارامکردنەوە بەڵام زۆر جالوانەیە تابلۆیەکیش ببێتەوەی کە من هەمیشە ئارام بم لە ژووری میوانەکەمە بە ئەکیدی تابلۆ خۆی تر ئەگەر تابلۆیەکی تایبەت بێت و بە هەموو ڕۆحەتێکەوە دروستکرابێ ئەو خۆی لەخوا پارچێک دیزاینە لەو ژوورەیە کە هەیە طبعا ئەمەش لە کەسێکە بۆ کەسێک گۆڕە من کلاینتم هەبووە خاوەن پرۆژەم هەبوو توتی بە هیچ نەوعی تابلۆ لە ماڵەکەمانە بێ لەبەرەوەی حەزی بە ئەو شێوازی تابلۆ نەبووە بەڵام ئەمەش مەبەستەکەمان چیەکە لە دەرونی کەسێک بۆ کەسێک گۆڕانکاری هەیە بۆ ئەمەش بەڵام هەبوونی تابلۆ خۆی لەخۆی ڕنگ و جوانیەک بۆ ژوورە وەکو تامی سلاابێکەیە جار هەیە لەو شوێنەکامی مەڕمەڕێکەیە دەو تابلۆیە باشە چۆن چۆنی ڕێخستن بۆ ڕەنگی ئەو دیواری کە تۆ هەڵەبژاردووە یاخود ئەم کاغەزەی کە لە دیوارەکەی یاخود ئەو دێکۆڕیشنانەی تر کە ئێستا ئاماژەت پێکرد بابەتە تازەکانی کە خۆتان زیاتر شارزایتانێ لەو بابەتەیە کە ئێستا ئەکرێ بۆ دیوار چۆن ڕێخستنی لەگەڵ بکەی بۆ ئەوەی کە ئەگەر تابلۆیەکی شت هەڵواسی نە ئەم کاریگەری لەسەر ئەو دروستکە و نە ئەو کاریگەری لەسەر ئەو دروستکە بە هەمان شێوەش لەگەڵ ناو ماڵەکەی تۆ لەگەڵ ئەو ڕنگانەی کە تۆ هەڵی ئەبژێری پێویستەکە لەم کاتەیە چۆن چۆنی ڕێخستنی بۆ بکەیت
ئەگەر لە بابەتی کاغەزی دیوارەوانێ باسی کەین کە چۆنی گونجاندنی بۆ بکەین ئێمە پێش هەموو شتێک نەک بۆ کاغەزی دیوار بۆ هەموو مەوادەکان ئەم بەشەمان پێویستە لە دیوارە بکەین بە یاسایەک یەکەمیان بەشێکمان پێویستە لە ژوورەکە چ دیوارێکەیە لە هەمووی زاڵتر و دیارترە ئەمە ئیشی تیا بکرێ بوونە ئیش لە سەر فۆرمی ئەو کاغەزە بکرێت کە تایەتی لەگەڵ لەو حەیەک تێکەڵ کرێت کۆمبینیشنێکی بۆ دروستکرێواتە ڕێخستنێکی فۆرم و ئەلوان و ئیناری بۆ بکرێتیایە ئەمە لە دیوارێکی زەقە کە دیارە دوم دیوارمان کە هەمانە دیوارێکە کە لە ژوورەکەیە بەشێکی ئەم دیوارە بەکارێنی بۆ نەوەکچی وەکو لە نووسنا مێستەوالێت بەشی بەس مێستەوالەتەکە هایلایتەکەی تو ئەیکی بە بەشێکی دیزانی لەوانەیە کاغەزی دیواری تیاداڕنی لەوانەیە توڵی گەج لە دانیشتنە ئەگەر طبعا على الأكثر مێزی تەلەڤزیۆنمان هەیە یاخود دیواری تەلەڤزیۆنمان هەیە دیواری تەلەڤزیۆنەکە بەشێک مەرجێت و هەر هەموو دیوارەکە بکەی بەم دیزاین و دەکۆریشنە لەوانێ بەس ئەو ئاستەی پشت دیوارەکە خۆی پشت تیڤەکە خۆی بکەیت بە ئەم دیزاینە یاخود ئەگەر ئاگردانێکی جوانە هەبێت لە ژووری میوانە زۆر باوێتی کە تەلەڤزیۆن دانانین وەکو ترندێک وایە وەکو ئەتەکێتێ وایە تەنانەت تەلەڤزیۆن دانەنرێت بۆ لە بری ئەوە ئاگردانێک کۆنسۆڵێک شتێکی وایدا ئەنرێت کە ئەبێتە نقطەیەکی تەرکیز و بەس پشت ئەم بەشە دانرێت دیواری سێممان دیوارێکی بەتاڵە کە لە هەموو ژوورێکا پێویستمان بەوە هەیە کە هەموو دیوارەکانمان پڕ نەبێ لە شت ئەبێ دیوارێکمان هەبێ بەتاڵ بێ خۆی لە خۆی ئەو دیوارە بەتاڵە کە هیچی تیانە بۆ یاخی سادەیە خۆی لە خۆیە ئەوەش تەواوکەرێکی ئەم بەشانەی ترە و جوانی ئەم دوو بەشەی تر دەرەخات ئێستا هەوڵەدەن لە ناو دیوارەکانە ئەو موقعبێ یعنی لە ناو دیوارەکانە هیچ تابلۆیەک نییە بەڵام لە ڕێگەی لایتینەوە چەندین کاری ناوازە دروستەکرێت زۆر شتی سادر جوانیشە ئەمانە لای ئێمە کرێ ئێستا لە دیزاینینەوە بەڵێ بە دڵنیایی ئەوانێ ئەمە پێوترە یاریکردن بە دووریەکان بۆعەت ئەمە زۆر زۆر کاریگەریەکی باشی ئەبێ لە ناو ژوورە تۆ بەرزی و نزمی ئەخەیتە ئەم دیوارە فلاتەوانەیە هەر لەوایە نامێنیتەوە کە بۆ نەکاغەزە لە تەنیشتێوانەیە مەڕمەڕێک یاخود لە تەنیشتێ لەو حەیەک بێ نەخێر هاتوین هاتنە پێشەوەیەکمان هەیە بۆ ئەم کاغەزەک هەر کاغەزەکەی بەکارێنی بەڵام لە دیوارەکەیە دەرچوونی تیا ئەخیت هەم تۆ لێرەیە ئەتوانیت ئەم قەنەفەی کە هەتە بنوونە لە ژووری دانیشتنیا میوانەکە تا بیخەیتە بینی ئەم دوو دەرچوونە و عینی کاتە مەوادەکەت شەرت نییە گران بێ مەڕمەڕ بێیانسلا بەلاوانە کاغەزە بەلاوانە بۆ یەخێکی سادە بێ بەڵام خۆی لە خۆی کەم دوو ئینارەی لە پشتەوەیە جوانەیەکی تایبەتەیە بەم بەشە و لە عینی کاتیش ئەگەر لەو حەیەک لە ناوەڕاستی ئەم دیوارەیە بێ لە بینی ئەم دوو دەرچوونەیە ئەو لەو حەیە زیاتر هایڵایتە بێت و شتێکی جوانی لە دەرەچێ زۆر باشە خات و شۆخ ڕەنگە بەلای ئێمە کە زۆر لە بوارەکە شارەزانین اختصاصی خۆمان نییە من بەلای خۆمەوە هەستەکەم ئەو پارچانەی کە ماڵ پێک ئێنێت سەرەکیترین یان دیوارە بەلای منەوە بەڵام بەڕێستان وەکو دیزاینەرێک ینی ئەوەی کە زۆر سەرەکیە لە پارچەکانی ماڵە کە پێویستە زۆر گرنگی پێ بدەیت کە زیاترین جوانی بە ماڵەکە ئەبەخشێ خۆی لەخۆیان زیاتر کامەیانە طبعا دیوار ئەوە هیچ بەشێکی سەرەکیە بەڵام دیوارەکە و چەند جوان بێ ئەگەر لە ئەخیرە تاقمێکی جوان کۆمەڵە ئەکسوارات وردەکاری جوانە بۆ نەکردێ جوانی و دیوارە ژەونە دەرناکەوێت لە ماوەیە شتێکی زۆر هەزەلیم بینی لە سۆشیال میدیایە کە ئەمە بەسەر زۆرێک لە ئۆفیسە هەندەسیەکانایەت دیزاینێکی هەموو دیوارەکان زۆر بەشتی کەشخە و تایبەت کرابوون هەمووی فرێمی گەچ و مەڕمەڕ بەکار هاتبوو مەسرفێکی زۆری تیاکرابوو لە ئەخیری پرۆژەکە دیار بوو کە خاوەن پرۆژە پارەی پێ نەمابوو بەشێکی ژوورەکەیان کردبوو بە کورسی پلاستیکی شین بەشەکەتیان کردبوو بە کورسی پلاستیکی سوور ئاین دیزاینەرەکە لە ئەخیرا هیچی بەدەستەوە نەماوە هەمووی تێکیا بوو بەسەریەکە یعنی جوانی شوێنەکە نەمابوو لەبەرەوەی ئەو شتێکە تایە بوو لە ناویە هیچ یعنی بەهایەکی نەبەخشی بوو بە دیوارەکە کەواتە تۆ لێرە ئەگەر چەنە دیواری تایبەت و گران بەهاش بکەی ئەگەر ئەو تاقمەی ناوی یاخود ئەو ئەکسوارات وردەکاریانەی ناوی تاوکەری و دیوارانە نەبێت ئەو بەهای و نایاتێ پارەکە و ئەڕوا بەداخەوە کورسیانە شێردانە کورسیانە شێردانە دەست خۆش سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لەگەڵمان بیت و بە شازێکی ورد ڕوونکردنەوەت بۆ بابەتەکەمان کرد سپاس بۆ ئامادەبوونت